سەرباری بڕیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەمکردنەوەی بڕی پاشەکەوتی موچەی فەرمانبەران، بەڵام خۆپیشاندانی مامۆسایان و فەرمانبەران و تەندروستکاران لە چەند شار و شارۆچکەی هەرێمی کوردستان بۆ لابردنی سیستمی پاشەکەوتی موچە بەردەوامە و فەرمانبەران جەخت لە بەدەستهێنانی مافەکانیان دەکەنەوە بۆ ئەو مەبەستەش لە پێنجەم ڕۆژی مانگرتن و ناڕەزایەتیەکاندا لە سلێمانی و ڕانیە و کەلار و هەڵەبجە موچەخۆران بەردەوامیاندا بە خۆپیشاندان و ناڕەزایی. موچەخۆران داواشیان کرد حکوومەت سیستمی پاشەکەوتی موچە بە تەواوی هەڵبوەشێنێتەوە. بە گوێرەی دەستوری هەمیشەی عێراق ئێمە مافی خۆمانە کە داوای یەکخستن و تەوحیدی موچەکانمان لەگەڵ خەڵکی ناوەڕاست و باشووری عێراق بکەین. ناکرێت لە چوارچێوەی دەوڵەتی فیدراڵدا لیستی موچە نابەرامبەر بێت. ئێمە وەکو کارمەندانی تەندروستی ناڕەزایەتی خۆمان دەردەبڕین دەربارەی ئەو پاشەکەوتایی کە حکوومەتی هەرێم دایناوە. داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی تەندروستی پێداچوونەوەی باشتری بۆ بکرێت و یان هەرەوەتانێک کە لا ببرێت ئەو پاشەکەوتی موچەیە لەبەرەوەی کارمەند حەقی خۆیەتی ئەرک و مافی هەیە کە ئەرکەکەی جێبەجێ کرد ئەبێ مافەکەیشی بدرێتێ کە مافی پێنەدرێ حەقی خۆیەتی بێتە سەر جادە و بایکۆتی دەوام بکە بۆ ئەوەی بتوانێت لایەنی کەم کە ئەمە دەربڕینێکی مەدەنیانەیە بۆ ئەوەی داوای مافەکەی خۆی بکات. لالایەکی ترەوە لقی دۆکی یەکێتی مامۆسایانی کوردستان ڕایگەیاند دوای بڕیارەکەی حکوومەت بۆ کەمکردنەوەی ڕێژەی پاشەکەوتی موچە بڕیاریان داوا بایکۆت بشکێن و پرۆسەی خوێندن دەست پێ بکەنەوە، بەڵام ئەنجومەنی مامۆسایانی ناڕازی لە دهۆک ئاماژە بۆ ئەوە دەکەن دەستگا ئەمنیەکانی دهۆک ڕێگەیان نەداوە کۆنفرانسی ڕۆژنامەوانی ببەستن بۆ ئەوەی چۆنێتی شکاندنی بایکۆت بۆ خەڵک ڕوون بکەنەوە. ئەمش دل سوپاسیا حکومت هەرێما کوردستان دکەین کۆلدیف داخوازیا ئیکەتیا مامۆستای کوردستان هاتی کو ئەو پروژێ مە تەقدیم کردی بۆ ئەنجومەنی وەزیران ڕازی بۆ لەسەر هەروسا سەداسەت الدیف ڕزامەندامە نەبوو بەس حتا حدێکی gelek باش بوو دەستپێکەکە geleka باش بوو ئەمش دل سوپاسیا حکومەتی دکەین هەروسا ئەم سوپاسیا سەرۆکی حکومەتی دکەین کو وەختی گوتی ئینشەڵڵا نزیکترین وەقت هەر پاشکەوت نامینیت هەر داخوازیامەژی هەر ئەوە یا ئیکەتیا مامۆستا کو دائیمەن هەمی کۆمبوونێت مەلیت مەکتەبا تەنفیزی و داخواست کردی کو پاشکەوتی مامۆستا هەلوەشینیت هەر دیسا هەلوێرێ ئەمش دل داخوازیا حکومەتی دکەین کو 30 ڕۆژ تێنەپەرن موچێ مامۆستا بێتە دان. دیسان ئەم داخوازش حکومەتی دکەین کو ئەف بریارە هاتی بزیترین وەقت جێبەجێ کرد هەروسا هەیوا دوازەژی بێتە گەلێ بریارێ کار بێتە کردن. هەروەها سندیکای کارمەندانی تەندروستی لە ڕوونکردنەوەیەکدا سەبارەت بە شکاندنی بایکۆت و دەستپێکردنەوەی دەوام ڕایگەیاند وەک قۆناغی یەکەم بڕیاری دەستکاریکردنی پاشەکەوتی موچە بە هەند وەردەگرن و داوا دەکەن حکوومەت ئەو بڕیارە بخاتە بواری جێبەجێکردنەوە دواتریش بڕیاری تەواوی هەڵوەشاندنەوەی پاشەکەوتی موچە ڕابگەێنێت. داوا لە کارمەندانی تەندروستیش دەکات لە پێناو بەرژەوەندی گشتی و ئاوەدانی بخەنەوە ناوەندە تەندروستیەکان و بگەڕێنەوە سەرکارەکانیان.